پرۆفیسۆر عیزەدین مستەفا کە ڕووناکبیر و نووسەری گەورەی کورد بوو لە تەمەنی 85 ساڵی بە نەخۆشی لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد کە سوکار و هاوڕێ و دۆستانی دەڵێن ناوبرا و ڕۆڵێکی گەورەی هەبووە لە بەرەو پێشبردننی ئەدەبی کوردی و بە لە دەستدانی کەلێنێکی گەورە لە بواری ڕووناکبیری و ئەدەبدا دروست دەبێت. یاسای سروشتە و فەرمانی پەروەردگارە هەر کەس بێتە ژیانەوە کۆتاییش لە ناوچەوانی نووسراوە. کۆتایی ئەم پیاوە گەورەیە لە کاتێکایە کە بەخشەشێکی زۆری پێشکەش زمان و مێژوو ئەدەبیاتی کوردی کرد. مامۆستایەکی ماندوونە ناز بۆ 10 ساڵ پەروەردەکارێکی گەورە بووە. بەڕاستی جێی زانایەکی وەک پرۆفیسۆر دکتۆر عیزەدین مستەفا بە زەحمەت پڕەبێتەوە. هیوادارین خوای گەورە بە بەهەشتی بەرینی شاد بکات. پرۆفیسۆر عیزەدین سەرەتای خوێندنی لای باوکی دەبێت لە مزگەوتی حاجی ڕەسوولی دێلێژە. دواتر لە قوتابخانەی غازی دەچێتە بەر خوێندن و لە ساڵی 1950 لە خانەی مامۆستایان وەرگیراوە. پاشان بەهۆی زیرەکی و لێهاتوویەوە لەسەر ئەرکی حکوومەتی عێراق ڕەوانەی سۆڤێت دەکرێت و لە ساڵی 1963 بڕوانامەی دکتۆراژ وەردەگرێت و دواتر لە ساڵی 1970 دەگەڕێتەوە بۆ مۆسکۆ و درێژە بە خوێندن دەدات و بڕوانامەی پرۆفیسۆری وەرگرتووە. بە حاڵی خۆم من لە هەموو خۆناغەکانی خوێندنمە لە بەکالێرس و ماستەر و دکتۆرا و دوای ئەوە شامامۆستان بووە پەیوەندێکی ڕاستەوخۆمان بووە نزیکەی 90 کتێبی چاپ کردووە و من ئەتوان ناوی بنێم ئسکلۆپیای دودای کورد دارمەعاریفێک بۆ خۆی و لەگەڵ هەموو لایەک لەگەڵ هەموو کەسێک بە باگراوندێکی ئاینی بە باگراوندێکی پێشکەوتن خوازانە بە تێڕوانینێکی چینایەتی توانیوێتی تێگەشتێکی نیشتیمانیانەی هەبێ و خەمێکی گەورەی مرۆڤایەتی هەبێ و خەمێکی گەورەی کوردانەی هەبێ کە ئێمە ئێستا سەربەرزانە لە پرسەکەی ڕائەوەستین و پرسە و ماتەمینی ڕسمی خۆمان ڕاگەینی. پرۆفیسۆر عیزەدین لە ساڵی 2009 خەڵاتی پلەی بۆ کەسایەتی ساڵ لە بواری ئەدەبدا پێدراوە و خاوەنی چەندین بەرهەمی ئەدەبی و ڕووناکبیریە. ناوبرا و سەر لە بەیانی ئەمڕۆ دوای ئەوەی ماوەیەکی زۆر لە نەخۆشخانە ماوەتەوە گیانی سپارد و لە گردی سەیوان بە خاک سپێردرا.